أعوذ برب الناس ملك الناس إله الناس ئێمە وەکو مامۆستایانی دەستگای نووری حیکمە هەرستین بەکردنەوەی خولێکی هاوینە بۆ ئەو مناڵە چاوگەشانە لەسەر ڕەوشتێکی جوان و لەسەر یعنی گوتنەوەی پیتەکانی عەرەبی و لەسەر چەند ئاەتێک لە عەفو چەند سوورەتێک لە زووی حەمە فێرمانکردنەوە لەگەر پەیامەکانی دیکەی وەکو لەسەر پایەکانی ئیسلام و پایەکانی ئیمان و ڕەوشتی پێغەمبەر و ژیانی پێغەمبەرمان فێرکردون و ئەو دوو مانگەی لەگەریان بووین و کۆتاییان بە خولەکەی هێنا بەڵام بەردەوامیش دەبین یعنی ناو ئەو قوتابیانە لە دەیانکەین بە قوتابی نووری حیکمە و هەفتەی ڕۆژێک دەتوانین دەرسیان پێ برێن و لە کاتی دەوامی فەرمی مامۆستایانش بەڵام دەیکەینە ڕۆژانی جمعە ئینشاءالله بەردەوام دەبین و ژمارەی قوتابیانیش 285 قوتابی بوون تقریبا و دەورێنە بە کچ و کوڕەوە. دەستخۆشی لە کارگێڕی لقی ئەزموونی خەلیفانی نووری حیکمە دەکەین لە بۆ یەکەم چاڵاکی بە پاڵپشتی لقی سۆرانی نووری حیکمە توانیان ئەو چاڵاکیە و ئەو خولە هاوینە ببینن دەستیان خۆش بێت. دەستخۆشی لە باوکە بەڕێزەکان دەکەین لە دایکە بەڕێزەکان دەکەین کوڕەکانیان کچەکانیان لە بۆ خولێکی ئاوەها لە بۆ ئەوەی کە منداڵەکانیان زایع نەبن وەکو جەنابی مامۆستا حەسەن فەرمووی منداڵەکانیان لە کۆڵان و لەو شوێنانەی کە باسی کرد پەروەردە نەبیت دەستیان خۆش بیت کەوا منداڵەکانیان تەسلیمی ئەو مامۆستا بەڕێز و دڵسۆزانە کرد. کعبەیە نووری چاوان ئیمامی بێنە قورئان کعبەیە نووری چاوان محەممەدی میهرەبان ڕەسوول و تاجی سەرمان محەممەدی میهرەبان ڕەسوول و تاجی سەرمان نوێژە کۆڵەگای دل ڕوونەکەری ڕێگای ژیر نوێژە کۆڵەگای دل ڕوونەکەری ڕێگای ژیر یەخوا بۆ جەننەت بێتیر لە ژر ناوم لاوین سالارە زۆر دەستخۆشی لەو مامۆستایانە دەکەم ئینشاڵڵا هەر ئەو خولە هەر بەردەوام دەبێت و فێرە پەروەردەی زۆر جوان و باش بووین. سوپاسی مامۆستا ڕێدوور دەکەم چونکە بەڕاستی زۆر شت فێر بووم پایەکانی ئیسلام و ئیمان فێر بووم تەجویدم خوێند بەڕاستی قورئانم خوێندووە بەڕاستی زۆر شت فێر بووم هیوادارم هەر بەردەوام بێت ئەم خولە. دەستخۆش لە مامۆستاکان دەکەم کامیان فێرە نوێژکی دیا قورئان و سوورەت و ئەو شتانەما. مامۆستا